زیاتر لەباری دۆخی گەنجانەوە قسە دەکەم بەڕێز مەیسەر نەهێلی سکرتێری یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک مەیسەر زۆر بەخێربێی. سەرتا مێرزانم دیدگای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گەنجان و لاوان چۆنە؟ بەێ زۆر سپاس بروکە ڕۆژە جیهانیا لاوانە من دوێت ڕێکا کەناڵی هەوا چاپکە کامیرا 24 پیرۆزباهێن خوا گشتی ئاراستەی هەمی لاوێن جیهانێ بکەم تایبەتی لاوێن کوردستانê ئەبروکە و جەژنا دوێژی ئەو بوو بەری چەند دەمژمێرە مەدیدارێ جەنەبی سەرۆک بارزانî هەبوو کە هەردەم ڕاستپاردە و شیرەتی دوی بۆمە نیشتیمان پەروەری بۆ پێگوەژیانی بۆ مافێ ئافرەتی بوو کۆ خزمەتکردنا نیشتیمانی بوو پاراستنا نیشتیمانی بووە کە ئەو بنەمایل ڕێبازە بارزانî سەری هەڵدار سەردەمێ شێخی شەهید شێخ عەبدولسەلامی بارزانî حکوومەتە هەرێما کوردستانê هەر کابینەکی li گۆر سەردەمی خۆ پێویستیە خۆ گرنگی دا ڕۆڵی لاوان تایبەت کابینانە هەیە حکوومەتە هەرێما کوردستانê سەرپەرشتیا ڕێزدار سەرۆکاتیا ڕێزدار مەسرور بارزانî گرنگێکا تایبەت دا لاوان تایبەت وارێ دیجیتالکردنا حکوومەتێدا ئەنکۆ ئەلکترۆنیکردنا حکوومەتێدا جەنابێ ویژی پارسال دیدارا میپسل دهۆکێژی بە ئامادەبوونا چەندین کارێکتەرن وڵاتین بیانی ئاماژە پندێدا کۆ گروپێکی گەنجانی لاوان سەر ئاستی کوردستانی لە ئەنجومەنی وەزیران یەک کارتیان بۆ دیجیتالکردنا حکوومەتە بە خۆشی ئەو گرنگەیە بۆ هەندێک و فتر گرنگی تاقە و شانی لاواندا ئەوە بوومە دیارکرد کە لاوی ئێمە گەنجیمە ji کوڕ و کچان لە هیچ لاوەکی دی دنیایەکی ئێمترنینە و هەمی دەماشێت هەم خوارد سەر ستێجی نافخۆی هەمجی ستێجی بیانی خوا ببینی کارێکتەرێکی پێز و زیاتر شانێت خوا بخیتە خزمەتە وڵاتی خۆداوە دوو ئەگەر تەماشای هەیکەلی کابینان هەیە حکوومەتە هەرێما کوردستانê بکەن پتریا وەزیر و ڕێوەبەرین گشتی وەکیل وەزیرێتمە گەنجن ئەوەژی ئەوەن ئەوێ تاتێت جهێ بڕیارێدا بەژی خۆشی خەبەرێکی دڵخۆشکەرە و ئەم بینی قیادا سیاسیا پارتی و دیسان یا حکوومەتە هەرێما کوردستانê گرنگیەدا تەخا گەنجان و ئەنرژیا گەنجان واتە بوومە دیار بیتن کۆ گەنجینمە دووبارە کە ئەو باریە دروستکردی کە سەرکرداتیا کوردستانê شانێ لاوان بووە. لەگەڵەوەشدا ئەو پاڵپشتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بۆ گەنجان پێشکەشی دەکات تا چەند هاوتەری بە لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەم گومان تێدانە پارسال ماوەکۆی کە تەلاوین دیموکراتە کوردستانê دهۆکا داسنیا دیدارە لاوان ئەنجامدا بە ئامادەبوون و سەرپەرشتیا ڕێزدار مەسرور بارزانî سەرۆکە حکوومەتە هەرێما کوردستانê دوێ دیدارێدا پتر 1500 گەنجان تێدا بەشدار بوون و چەند پەناڵین جوداژدا هەبوون 6 پەناڵین جوداژدا هەبوون دوان پەناڵەدا پرۆژین گەنجان بوون بۆ برێوەبرنا دەوڵەتێ بۆ برێوەبرنا حکومڕانی بارین جوداژدا بۆ پاراستنا نیشتیمانی ژینگە پارێزیە LGBT چات سوشال میدیا بێکاری ئەوە بخۆشی بوومە دیارکردن تایبەت بەرنامەی حکوومەتە هەرێما کوردستانی دیجیتالکردنا حکوومەتێ بۆ هەندێک ئاسانکاریە دروستکردن بۆ هاوڵاتی شلایەکی دیژبەر ڕێگیریکردن بیتن گەندەلیە بۆ ئەوەی چاکسازی هەم کوردستانی بەرپا بێت هەمژی ناو موسساتێت حکوومەتێدا ئەوە بخۆ تعبیری شندێتکردن بەلێ حکوومەتە هەرێما کوردستانی کابینیان نەهەیە یە شایک و هەفدەم بیر ئانکوت گەل سەردەم بگونجیت و هەم لاون سەردەمین هەرێما کوردستانی بخیتە وان بارەدا هەمژی ڕۆژ بە ڕۆژ پێنگاوێت حکوومەتە هەرێما کوردستانی بۆ خزمەتکردنا گەنجان گور سەردەمین ها ئەم تێداژین تایبەت سەردەمی ئایا کە هەمی هەوڵ و بزاوێت حکوومەتە هەرێما کوردستانی ئەم ڕێگا دیجیتالێکا دێ چاوەشێتن خزمەتە هاوڵاتی هەرێما کوردستانی کرد. زۆر باشە بەڕێز نەهێلی بۆ پێشکەوتنی کۆمەلگا چەند گرنگە کە بربەست و لەمپەڕەکانی بەردەم گەنجان و لاوان لا ببرێن؟ گومان تێدانین ئەپ سیارە جەنابێتە دووسەرە یەکەم دەبێتن هەموو هەوڵ و بزاوێت حکوومەتە هەرێما کوردستانی ئەو بیت هەموو موسساتی دیژی ئەو بیتن کە ڕێخۆشکەر بن بۆ بەرە پێشبەرنا گەنجان و دووش لایەکی دیڤە دەبێتن لاوەی مەژی ئەو شانە هەبن ئەگەر بربەستجی بۆ دروست ببن خوا ئامادەکرد بۆ هەم بربەستا بۆ هەندێک هەن بربەستا بشکێنیتن شانن خۆیان میشکی یەن جەسەدی بخیتە خزمەتە گەل وڵاتی خۆدا. زۆر باشە ئەو کێشانەی کە گەنجان و لاوان هەیەە بێگومانیەوە نزیکترن لیان ئەزانن چی بکرێ بۆ ئەوەی کە بۆیان چارەسەر بکرێت چی پێویستە؟ پێویستە تایبەت مەسەلێت بێکاریەدا پێنگاوێت باشێت هاتیە هاوێتن وەکو ئەم ئاگادار احتمالە گورت و محالاوین کوردستانی نەبیتن لێ بەلێ تایبەت کەرتێ تایبەت و کەرتێ گشتیدا بڕێکەوە بەرهێنانی شە حکوومەتە هەرێما کوردستانی کابیران نەهەیە دەلیبێن باشین کاری بکە لێ هێشتا پێویستی پندەیە و تایبەتژی
کارتی تایبەت دەبێتن بهێتە ڕێکخستن بۆ هەندێ لاوێمە پتر نەتنێت سەر هیڤیا هەندێ بیت کە حکوومەت تعینێکی دروستکە بەلکو ئەکەر ماف و ئەرکێدوی هەڵنە پاراستن کارتی تایبەتدا ئەس باوەرم لاوێ کوردستانی ژیل کارتی تایبەتدا دێشێت شوورکەت و دێ کارژی کەتون ئەو مشکلا بێکاریە ژینا مینش بەر هەندێ هاوێتنا پێنگاوە بوان بۆ هەندێک و ڕێخۆشکار بن بۆ لاوان پێویستە لە هەموو مؤسساتێت حکوومەتێدا کار بە هەندێ بێتەکەن و ڕێگیری لاوان هەیەتە گرت. زۆر باشە با داپرسیارمەوە بێکە وەکو خۆتان کە ڕێکخراون ڕۆڵی ئێوە و ڕێکخراوەکانی دیکە چییە لە پرسی گەنجاندا و چۆن پاڵپشتی ئێوە بکرێبەوەی کە هاوکاری گەنجان بکەن؟ شانازیەوە وەکوی کە تەلاوێن دیموکراتە کوردستانە زیاتر 11 توێژینەوە سەرێک لاوانێکی لە هەرێما کوردستانێت هەمی بیاواندا تایبەژی سەر بێکاریە مە پێشکەشی جهێن شۆلەژی کردە بۆ ئەوەی ئاگاداری هەندێ بن کادێ چاوەشێن مؤسساتی دەوڵەتی ئەنیەت هەرێما کوردستانی خزمەت خزمەتە لاواندایی کە تەلاوێن دیموکراتە کوردستان ئیروژی کە ئەڤرۆ ئەمێ وێستودیا ئامادانە چالاکێک مەهەبوو دهوکی ڕێکا ماڵە لاوانیای کە تەلاوێن دیموکراتە کوردستانی بە هات بۆ ئەنجامدان ئەوژی چێروکا پێنج لاوێن سەرکەفتی دبارێن جودا جودا کا چاشە احتیمادێ دەتە سەرخوا چاشە ببیتە کەسێکی سەرکەتی ژیانێدا چێروکاخوا باس کرد بە سەڤروکەش بەردیدارا جەنابی سەرۆک بارزانî ئەم پێڕانە گەشتین بەشداری وێ چالاکێدا دەکەن ڕۆلێ تایبەت یایکە تەلاوێن دیموکراتە کوردستانیش بلی نیشتیمان پەروەری و بری بلی خزمەتکردن بۆ گەل و وڵاتی خۆ مرۆڤ دۆستی و ژینگە پارێزی ئەوە کەم ببینە وەسیتێکی زۆرێ باش دیف هەمی گاوال دیف ڕاستپاردە و شیرەتی جەنابی سەرۆک بارزانî کە ئەم ببینە ئەو وەسیتی گەلێکی باوەڕ پێکری دنابەرە لاوان و کۆمەلگەهێدا دنابەرە لاوان و حکوومەتێدا دنابەرە لاوان و تمۆحین لاواندا و دیسان دنابەرە لاوان و پارتێن سیاسیدا ئەم ببینە ئەو پرە سەرکەوتنە تمۆح و خەونێت لاوان. دەستان خۆش بێ سەرکەوتو بن بە ڕێز مەیسەر نەهێلی سکرتێری یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان سپاس بە ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەش.